نابێ بۆ پەروەردگار هەڵسوڕێنەری چەرخی ڕۆژگار درود بێ وێنەی بارانی بەهار بەتاو بۆ ڕۆحی ڕەسوولی نازدار ئەنجا سەروەسکە لەوە بۆ یاران یارانی بەرزی ناوداری مەیدان یارانی بەرزی ناوداری مەیدان تێکۆشەرانی ڕێڕاستی ئاین رضي الله عنهم أجمعين خۆشەویستان ئامادەبووان میوانە بەڕێزەکانی ماڵی خوای پەروەردگار السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته یاخوا بەخێر بێن بۆ یادی فەخری کائینات حەزرەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم ئامادەبوونتان مایەی خۆشەویستیتانە بۆ حەزرەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم داواکارم لە خوای پەروەردگار ئێوەی بەڕێز و خۆشەویست کە جۆش و خڕۆشی ڕەسوول الله صلى الله عليه وسلم وای لێ کردوون کەوا بێن بۆ یادەکەی ئاوەهاش لە ڕۆژی قیامەتدا لەسەر سفرەوخوانی ڕەسوول الله صلى الله عليه وسلم کۆتان بکاتەوە و خوای پەروەردگار میوانداریتان بکا ئازیزان و خۆشەویستان بۆ ئارامی دڵەکانمان بۆ ئەوەی کەوا دڵەکانمان ئاسوودە بێ چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز مامۆستا مەلا فەرهادەوە دەستپێنگی ئاهەنگەکەمانە با بفەرموێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيد وعدا علينا إنا كنا فاعلين شي مدينة herkes aşıkta dilim aşkine dilim aşkine açma Medine وزن بتوا وزن بەتایبەتی لەم ظروف و ساتاکە مسلمانان ئەمڕۆ لە ناڕەحەتیە ئەژین و خەڵکانێکی زۆر و دژمنانی ئەم دینە ئیهانە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەکەن یاخود قسە لە بەرامبەریەوە ئەکەن یان کاریکاتیری لە بەرامبەرەوە ئەکەن ئەم شتە کۆنە لە ڕاستیە مێژووی ئەم شتە کۆنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی هاتنیا و لە کاتی بوونە پێغەمبەریە هەموو ئەم شتانیاندا پاڵ نەیان ئەتوانی کاریکاتێری بۆ بکەن نەیان ئەتوانی وێنەی بکێشن و وێنەکەی بە ناشرنی پیشان بن بەڵام بە کەلیماتەکانیان ئاهاتن پێغەمبەری خۆیان ناشرین نەکرد پیانەوت مەجنون پیانەوت ساحیر پیانەوت درۆزن حاشا لە ڕوخساری پێغەمبەری خوا صلی الله بەداخەوە ئێمە مسلمانان ئەمڕۆ بێ موقف بێ هەڵوێست لە بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله بۆیە پێڵێم ئەی پێغەمبەری خوا بیلال ئاسا من فیداتم بیلال ئاسا ئێمە خۆشمانەوێت وەکو موسعەب خۆشمانەوێت وەکو سوهەیب خۆشمانەوێت وەکو یاسر خۆمانەکەی فیدات وەکو سمەیە ئەبینە قوربانی ڕێگا ومێ دەکەم بە یەکێک لەو کەسانە حسێ بکرین خۆشمان ئەوێت هەر چۆنێک سەڵاوەتەکانمان ئەگات بێت مێژووی بێئەدەبی ئەگەڕێتەوە بۆ 1442 ساڵ پێش ئێستا بێئەدەبیانە کرد لە حوزوری پێغەمبەرە لە سەرەتای هاتنی ئەم پەیامە جوانە سەرەتای ئاینی پیرۆزی ئیسلام خوا پێغەمبەری خوای ئاگادار کردەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەرەتا لە عەشیرەت و کەسە نزیکەکانت ئاگادار بکەرەوە و بیان ترسێنە
پیاغەمبەری خوایش صلی الله عليه وسلم داوای لە هۆزی قوڕەیش کردن و هەموویانی بان کرد بۆ سەر کێوی سەفا کە لە ناوەڕاستی شاری مەکا بوو. پێی وتن ئەی خەڵکینە ئەگەر من پێتان بڵێم لەشکرێک لە دیوی ئەم کێوەیەوەیە کە تیایە وەستاوین پاش چەند سەعاتێکی تر و چەند کاتێکی در ئەدەن بەسەرتانە ئایا باوەڕم پێەکەن؟ وتیان بڵێ چونکە هیچ کاتێ درۆمان لە تۆ نەبینیوە. ئەوانەشی کە ئیمانیان نەبوو شایەتی ڕاستگۆییان بۆ پیاغەمبەری خوادا صلی الله عليه وسلم کە پیاوێکی ڕاستگۆ بوو. پیاغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمووی دەی خوای پەروەردگار منی ڕەوانە کردووە بە پیاغەمبەر بۆ ئێوە و بۆ تەواوی ئادەمی. فقال أبو لهب تبا لك سائر اليوم وتي سرشوري بوتو تا أم روجا كوتا عيدي تو إيمد بو أمكو كردوا خواي قورا لقرآن فرمي تبت يدا أبي لهب وتب خواي پروردگار فرمي لناوچي دو دستي أبو لهب وتيايشو يعني نميني أبو لهب كإنسان دو دستي نما يعني نميني ئیمجا فەرمووی ئەو ماڵ و دارایی و ئەو شتانەشی کە بەدەستی هێنا خوا فەرمێ فریای ئەبوو لەهەب نەکەوت. واتە ئینسان چەندێ دەسەڵاتدار بێ، چەندێ سەروەت و سامان کۆکاتەوە، چەندێ عەسکەریەن بە قەوەت بێ، بەڵام بێئەدەب و بەرامبەر بەخوا بەرامبەر بە پیاغەمبەرەکەی سوودی پێ ناگەێنی. أجمع مدينة وزن بفوا وزن بفوا عذابا براس رسول الله ڕەوشتی بەرزی جوانی کرداری نەرمونیانی جوانی ڕەفتاری شێوەی شیرینی شەوکە دووشانی ناوچاو ڕووناکی و جوانی چالاکی لەجێی تاکی دەستی دڵپاکی بڵاوەی دەستی جوانی مەبەستی دووری لە سستی و ڕووناکی هەستی بە شەرم و حەیای ئەدەب و وەفای دووری لە جەفای ڕووناکی و سەفای ئەوەندە کرداری جوان و شیرین بوو لای گەورە و بچووک ناوی ئەمین بوو دایمە ئەی فەرموو چۆن ئەم دنیایە بەبێ بەرنامە بێ مامۆسایە ئەی فەرموو دارێ بەدەست ئاشرا بێ چۆن بپەرسرێ و کەی دەبێ خوا بێ. ئەم دینە وەکو لە سەرەتاوە دژایەتی کرایەوە بە تایبەتی ئەم ڕۆژ ئەیانەوێت دژایەتی بکەن ئەو دژایەتیکردنە زەرری بۆ خۆیان نەگەڕێتەوە بۆ چونکە ئەم دینە کاتی دژایەتی ئەکرێ خەڵکان زیاتر عاشقی ئەبن شوێنکەوتەی ئەبن وەکو ڕەتفیعلێک و دەربڕینی خۆشەویستی بۆ پیاوە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەوان زیاتر لە دینەکە نزیکەونەوە و دوژمنانیان ڕسوا ئەکەن. لە ڕاستیە ئەم دینە هەتا دژایەتی بکرێت گەشتە زیاتر ئەکات لە عالەمی ئیسلامیە زیاتر بڵاوێت لە هەموو عالەمە زیاتر بڵاوێتەوە. لە ڕاستیە ئەو کافر و بێباوەڕانە بۆیە ئێستا ئەوەها هەوڵ ئەدەن سوکایەتی بە دینی ئیسلام بکەن چونکە ئاینی پیرۆزی ئیسلام تەقەی لە سەریان داوە. ئەزانن ئەم دینە ڕۆژە لە ڕۆژان وەکو سەعید نەوروسی ڕەحمەتی خوای لێ فەرمێ عالەمی ئیسلامی بە تایبەتی غەرب ئەوروپا حامیلێ هەر ڕۆژێتی ئەم دینە بگاتە ناو جەرگەیان. لە ڕاستیە ئەم دینە ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردنایە و ناحەزان و دوژمنانی دینیش زیاتر سەرشۆ و ڕسواون. ئومێدەوارین دینی ئیسلام لە هەموو عالەمە ڕۆژ بە ڕۆژەکو چۆن ڕۆژ دێت و تاریکی ڕەوئەکە نوری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕووکاتە هەموو ماڵێکۆ هەموو کەسێکەوە بێ ئاگایە لەم دینە بە ئاگا بێتەوە و ئەوانەی کەوا ناحەز ببنە دۆسی ئەم دینە و ئەوانەیشی خوای تەعالی داواکەن لە خوای تەعالی هیدایەتیان بدا ئەوەی قابلی هیدایەتە ئەویشە قابلی هیدایەت نییە خوای تەعالی ڕسوای بکات. يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صل وسلم دائما أبدا حبيبك خير الخلق كلهم عدد ما في علم الله
على